باوکە من تازە و کوڕم ناوێتەوە تازە و خیانەتی کرد باوکە باوەکێ ئەمن بۆی ناڵێم خیانەت بۆی دەڵێم قسمەت لەیلا بابەکەی بۆ خوددایە ئەگەر خوا لە شتە قەلەمی لێ نەداوی قەت نابی بە خوددایە ئەگەر هەر شتەشیش ویستی خوای لەسەربی هەموو ئەو دنیا بەرەگاری بیتەوە هەر دەبیتن لۆیە ڕزات لێ دەکەم ئەوەندە ئازاری خۆت مەدا هەستە بڕۆ دەمسایی خۆش باشی کچەکەی من ئەگەر بێت و ئامۆژگاریەکانی بابیشت بە وردی جێبەجێ بکەی ئەوە قەت تووشی ئەو هەڵانە نابی باوکە جان زۆر داوای لێبوردنەکەم من وامزانی کوڕێکی پاکە نەمزانی دەستمە بڕێت بەڵام بەڵێنە پێیان ئیتر هەڵی وا دووبارە ناکەمەوە لەیلا هەش شتێکی زۆر پیرۆزە بەس بەداخەوە لۆ سەردەمە عەشقی پاک نابینم هەستە کچی خۆم هەستە بڕۆ دەمساڵ بشۆ زیاتر ئازاری خۆت مەدا هەستە دەی باشە باوکە جان بابڕێ یا الله وەرە لەبیر نەکەیت بەیانی دێم بە دواتدا زۆر باشە خواحافیز خواگەدارت بی خواحافیز چۆنی براکەم فەرموو ئەتوانم تۆزە لە کاتە بگرم ئەتو چی دەکەی لە پێشمان من ئەتوانم چی ناو سیارەکەەوە تۆزە قسە بکەین هەری شەکری دەتوانێت بتوانە پێم بڵێ چی دەکەی لێکوانە سپاس پرسیارێکمێ فەرموو تۆ لە کۆمپانیەکەی باوکی هێنارە ئیشەکەی من کار ناکەم بەڵام بە تەمام ئەی چ پەیوەندێکیە لە بینتان بە تۆ چی ئەی بۆ لەگەڵەوە هاتوچۆوەکەی ئەم دەتوانی بە خۆت ڕوونکردنەوەت بۆ بدا ئەو خۆشەویستی منە لە بیری مەکە بەڕێز پێم گوتی بە هەنار بڵێ با بە خۆی ڕوونکردنەوەت لەو بدا ئەی بۆ لەگەڵەوە هاتوچۆوەکەی لەبەرچی لۆ یعنی ئەگەر کچ و کوڕەک پێکەوە ببینرێن خۆشەویستی یەکترن یعنی خۆش ناوێت نەخێر ئەکید نەخێر خۆشم نایە ئەکید باڵێ بەڵێ ئەکیت ئەم هەواڵم بەدڵە اینجا تۆ چاکەیە لەگەڵم برای خۆتا بکە سپاس دەکەم چاکەی چی ئەتوانی پیاوەتێکم لەگەڵا بکەیت چ پیاوەتێک من هەنارم لە گلێنەی چاوم زیاتر خۆشەوێ بەهۆی ئەوەی کەوا من دڵم شکاندووە خیانەتم لێ کردووە ئەو چاکەیەم لەگەڵا بکە پێی بڵێ سەرباز تۆی زۆر زۆر خۆشەوێ وعد بێت لە ژیانمە هەڵی وا دووبارە نەکەمەوە بەس ئەو پیاوەتیم لەگەڵا بکە پێی بڵێ سەرباز بۆ تۆ ئەمرێت ئەوەندەم خۆشەوێ لە بیری ناکەم ئەو پیاوەتی ئەگەر بۆم بکەیت مەمنونتە بە هێ باشە پێی دەڵێم بەجددی پێی دەڵێ باڵێ باڵێ پێی دەڵێم بەجددیتە بەڵێ من چاوەڕێتەکەم باش. مادام کەوایە ئەو پیاوەتی لەگەڵم دەکەی ئەوە نە پیاوێکی مەردەرچووی من کارتەکەی خۆم تەدەمێ چاوەڕێی پەیوەندی جەنابتە بە سپاس دەکەم ئەگەر پەیوەندی پێ بکەیت باش. جەناب زۆر زۆر پیاوەتی لەگەڵم هەیە سپاس دەکەم چاوەڕێی پەیوەندیتە زۆر سپاس خۆشحاڵ بوو مانجی ئەو لای 800 دلار سەرف کرایە تا ئەو مانگەی کە ئەوش 850 ئەو مانگەی پاش ئەو مانگەی 3000 دلار بە سەرف کرایە زۆر زۆرە خواڕقەمی جوتیارم لەوە برا باشە باوکە گیان بەسەر چاو خەڵەتەکەیە فەرم باوکە گیان بەڵێ هەنار خان جوتیار من عارفم بەڵێ کاک عارف جوتیار لەو مانگەی 3000 دلار سەرف کرایە سبەی دەیتە دەوام ڕوونکردنەوە دەدەیت یان ئەوە تا ئاخر ڕۆژتە لە کۆمپانیا نانا قوربان خەمە نەبی سبەینی هەموو تێدەگەینم باشە کچم چ دز و جەردە هێڕووی لە کۆمپانیەمە کردیە باوکە گیان خەمت نەبێ من خۆم متابعەیان دەکەم سەفین چۆنە باشە زۆر زیرەکە باشە لە سبەینی ڕا بیکە بەرپرسی ژمێریاری باشە باوکە گیان بەسەر چاو چاوت خۆش بیاوە
لەسەر ئیزدت من دەڕۆم. فەرمووتم.